پێش بچینە لای تۆڕە کۆمەڵاتەکان دەچینە تارانی پایتەختی ئێران لەوێ وردە وردە لە دوای بڵاوبوونەوەی کۆرۆناوە خەریکە جم و جۆڵە هونەرەکان دەست پێ دەکاتەوە. فیستیڤاڵی فیلمی کورتە فیلمی نێودەوڵەتی تاران بەڕێوە دەچێت چەندین فیلم تایدا کاتە کورتە فیلم تایدا بەشداری دەکەن. خۆشبەختانە پێما بێت ژمارەیەک لە کورتە فیلمی کوردیش لە نێو فستیڤالەکەدا بەشدار دەبن. دەچمە لای پەیامنێرمان سامان سلێمانی بۆی زانیاری زیاترم پێ بەخشەکە لە شوێنی بەڕێوەچوونی فستیڤالەکەی. سامان سڵاو لێبێم کاتت باش. ئەم فستیڤاڵە پێما بێت لە دوای کۆرۆناوە تاکە فستیڤاڵی تر کە بە ئامادەبوونی جەماوەر بەڕێوەچێت. ئەمە چۆن بوو ئێران بڕیاریدا ئەم کارانە دەست پێ بکاتەوە و چەند فیلمی کوردیش واتە کورتە فیلمی کوردیش بەشدارە؟ ئاری ئەم کاتت باش. لە ڕاستیدا فستیواڵی کورتە فیلمی تاران کۆنترین و گرنگترین فستیواڵی سینەمایی ئێرانە کە لە ئێستادا بەهۆی ئەوە کە ئێران توانیوێتی شەپۆلی سێهەمی کۆرۆنا کۆنتترۆل بکات و شاری تاران لە ناو حاڵەتەکانی کۆرۆنادا لە حاڵەتی زەردایە زۆربەی ئیشوکارەکان ئیجازەی دەستپێکردنەوەیان پێدراوە تەنانەت هۆڵەکانی شانۆش کراونەتەوە بۆیە بڕیاردرا 37ەمی خولی فستیواڵی نێودەوڵەتی کورتە فیلمی تاران بەم شێوەیە بەڵام بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان و بە شێوەیەکی تایبەت لەم هۆڵە تایبەتەدا بەڕێوە بچێ و لە کۆی گشتی ئەو فیلمانش کە لەم فستیواڵدا بەشدارن 146 فیلمن کە لە بەشی بەناو نیشتمانی فستیواڵەکەدا بەشدارن کە لەو 146 فیلمە 5 فیلمی دەرهێنەرانی کورد دروستیان کردووە. بەشی نێودەوڵەتیشی هەیە کە لە بەشی نێودەوڵەتیدا 63 فیلم بەشدارن کە لەو 63 فیلمە 55 فیلمیان فیلمی جیهانین و 8 فیلمیان فیلمی ئێرانین کە لەو 8 فیلمەش یەکێک لە فیلمە کوردیەکان کە فیلمی جەمشیدی فەرەجوەندی فەردایە بەناو کاک ئیرەج ناوی فیلمەکەیە لە بەشی نێودەوڵەتیدا بەشدارە. بەڵام خاڵی گرنگی فستیواڵی کورتە فیلمی تاران بۆ دەرهێنەرانی کورد ئەوەیە کە ئەتوانم بڵێم هەموو دەرهێنەرانی کورد ئەوانش کە ئێستا لە ئاستی جیهانیدا بە دەرهێنەری پلەیەک ئەناسرێن و ناوناوبانکێکی گەورەیان هەیە لە فستیواڵی کورتە فیلمی تارانەوە دەستیان پێ کردووە یەکەم خەڵاتەکانی خۆیان لە فستیواڵەدا وەرگردووە و تقریبا ئەتوانم بڵێم لە زۆربەی خولەکاندا دەرهێنەرانی کورد خەڵاتیان وەرگردووە و بە فستیواڵێکی گرنگ ئەناسرێ جگە لەوەی کە لە ئاست ئێرانە و لە ئاست ناوچەکەدا فستیواڵێکی گرنگە بۆ دەرهێنەرانی کورد شوێنێکی گرنگە کە هەم فیلمەکانیان ببینرێ هەم خۆیان بناسرێن هەم خەڵاتی باش وەرگرن و هەم ببێ بە شوێنێک بۆ پێشکەوتنیان و بۆ زۆر باشە چوونە ناویان بۆ دنیای سینەما و تۆمارکردنی شانازی زیاتر. سامان لە بەشێک لە ڕێکلامی فیلمەکان کە ئیتر بینەران ئێمە لەسەر شاشەی کورسانی زۆر دەیبینن ینی هەندێک فیلمی تیا بوو بە مۆبایل وێنەگیرا بوو واتە دیمەنەکانی بە مۆبایل کرابوون. لە نێو ئەم فستیڤاڵەدا تەکنیک چەندە گرنگە؟ لە ڕاستیدا فستیواڵی کورتە فیلمی تاران لە هەموو بوارەکاندا گرنگە بەڵام ئەوەی کە گرنگی پێ ئەدرێ ئەوەیە کە ئیمکانێک فراهەم بکرێت بۆ هەموو دەرهێنەران لە ژانرە جیاوازەکاندا و تەنانەت بە ئیمکانیاتی جیاواز کە هەروە کە ئەزانین وێنەگردن بە مۆبایلی ئێستا واڵە جیهانیەکانیشدا گرنگیەکی زۆری پێ ئەدرێ. ئەمانش لە ئێراندا ئەو ئیمکانیان فراهەم کردووە لەم فستیواڵەدا کە هەموو دەرهێنەران بە هەموو ئیمکانیاتەوە بە هەموو ئاستێکی ئیمکانیات و تەکنۆلۆژیاوە بتوان بەشدار بن کە بتوانێت پلەیەک بێت بۆ سەرکەوتنیان و بۆ خەڵاتانەی کە لەم فستیواڵە ئەدرێەوە تەنانەت ئەو فیلمانەی کە لە ڕێگەی فستیواڵەوە بۆ فستیواڵەکانی ڕۆژاواش ئەڕوا بتوانێت دەرگایە بکاتەوە بۆ دەرهێنەرانی کورد و گرنگیدان بۆ هەموو ئەو بوارانە و کردنەوەی دەرفەتێک بۆ هەموو دەرهێنەرەکان زۆر گرنگە. لە هەمان کاتدا ئەبێ ئاماژە بەوە بەم لە ئاستی جیهانیدا فستیواڵی کورتە فیلمی تاران کوالیتیەکی زۆر باشی هەیە ئاستێکی زۆر باشی هەیە و بە فستیواڵێکی باشە ناسرێت. تەنانەت لەم خولەدا یەکێک لە گەورەترین کامێرامانەکانی جیهان کە داریوشی خۆنجیە یەکێک لە گەورەترین کامێراکانی لە ئاست جیهانیدا لەگەڵ گەورە دەرهێنەرەکانی جیهاندا ئیشی کردووە بانگهێشت کراوە و خولی تایبەتی کردووەتەوە وەرکشاپی کردووەتەوە بۆ دەرهێنەران و کامێرامانەکانی سینەمای ئێران کە لەم خولەدا ئەمە بە هەنگاوێکی زۆر گەورە ناوی لێنرا لەلایەن چ دەرهێنەران چ کامێرامانەکانەوە چ لەلایەن ئەو کەسانەی لە بواری هونەری سینەمادا بەشدارن و ئەم ئیمکانیاتە کە لە پەراوێزی فستیواڵەکەدا لەلایەن بەرپرسانی فستیواڵەکەەوە ڕێەخرێ بەڕاستی هەر ساڵ توانیوێتی زۆر کاریگەر بێ لە بەرەو پێشخستنی بواری تەکنیکی و هونەری سینەما لە ئێراندا و هەروە کە ئاماژەم پێدا دەرگایەکی زۆر باشە بۆ
بەرەو پێشبردننی سینەمای ئێران زۆر باشە سامان کە باسم کرد زۆربەی دەرهێنەرە گەورەکانی ئێران لە فستیواڵانەوە دەستیان پێکردووە بە کارکردن و ناساندنیان. باشە سامان قسە لەسەرەوە کرد کە بێگومان دەزانین ئێران وەکو وڵاتێکی بەرەمهێنی بواری سینەما وڵاتێکی دەوڵەمەندە. بۆ ئێمە وەکو کورد کە بەشداری ئەم جۆرە فستیڤاڵانە دەکەین ئەرکەکە لە بەردەم کورددا سەختە یان ئەکرێ بڵێن نەخێر ئەو کورتە فیلمانی کە هەرچەندە باسێکی شت کرد بەڵام من پێم خۆشان پرسیارە زیاتر ڕوونکەینەوە بۆ بینەرانمان. ئەرکەکە لە بەردەم سینەماکارانی کورد ئەوەندە قورسە کە بتوانن فیلمەکانیان ڕکابەری فیلمە جیهانیەکان بکەن؟ ئاری هەم سەختە و هەم ئەوەی کەیش ئەتوانم بڵێم دەرهێنەرانی کورد لە ئێراندا توانیویانە سەرکەوتوو بن یانێ لە ناو دەرهێنەرانی ئێراندا لە کۆمەڵگای هوەری ئێراندا ناسراون تەنانەت لە بوارەکانی تری هوەریشدا بەڵام لە سینەمادا لەم چەند ساڵدا سەلماندویانە کە زۆر سەرکەوتون ئاماژەم پێدا بۆ نمونە ئەمساڵ 5 فیلمی کوردی بەشدارن کە لە بەشی نێودەوڵەتیدا کە بەشێکی زۆر گرنگە باشترین فیلمەکانی ئێران براونەتەوە بەشی نێودەوڵەتی تەنها 8 فیلمی ئێرانی براون بەشی نێودەوڵەتی لەو 5 فیلمە کوردیە یەکێکیان لە بەشی نێودەوڵەتیدا بەشدار یانێ لە 8 فیلمی ئێرانی کە براوەتە بەشی نێودەوڵەتی یەکێکیان فیلمی کوردیە دەرهێنەرێکی کورد بەرهەمی هێناوە سوژەکەشی کوردیەوە ئەمە نیشانەدا کە دەرهێنەرانی کورد زۆر سەرکەوتون و لە کۆمەڵگای هوەری ئێراندا لە کۆمەڵگای سینەمایی ئێراندا و لە جەوی سینەمای ئێراندا بەڕاستی گرنگی ئەدرێ بە دەرهێنەرانی کورد بە سینەمای کوردی و تەنانەت بۆ کەسانەیش کە لەم ساڵانەدا لە بوارەکانی تری سینەمادا توانیویانە سەرکەوتوو بوون کامرامانی باشمان هەیە لە ئێستادا ئەکتەری زۆر بەناوبانگی کورد هەیە کە لە ئەتوانم بڵێن پلەیەکن لە ئێراندا و توانیویانە دەرگایەکی باش بۆ خۆیان بکەنەوە و ئەمە وای کردووە هەم بابەتی کورد هەم سینەمای کوردی هەم ئەو سوژانەی کە ئەوان باسیەکەن بەڕاستی لە ئێران و لە فستیواڵەکاندا گرنگیکی زیاتری پێ بدرێ لە هەمان کادا ئەمە نەوەستاوەتەوە لە ئێرانەوە لە ئاستی ناوچەکەدا لە ئاستی جیهاندا زۆر توانیویانە سەرکەوتوو بن و بەردەوام لە هەواڵەکاندا ئەیبینین کە سینەماکارانی کورد لە فستیواڵە جیهانیەکانیشدا ئەتوانن شانازی باش تۆمار بکەن و هەموو ئەمانە وای کردووە کە لە ئێراندا پلە و جێگەیەکی زۆر تایبەتیان هەبێت دەرهێنەرانی کورد سینەماکارانی کورد و تەنانەت بوارەکانی تری هوەریش پێشتر لە بواری موسیقا شانازی زۆر زیاتریان تۆمار کردو بەڵام ئێستا ئەوە زۆر پەرەی سندووە بوارەکانی تری هوەر لەوانە بواری سینەما کە سەرڕای هەموو سەختیەکانی وەکو بوارێکی قورس و گرانی هوەر لە هەموو جیهاندا بەڵام توانیویانە سەرکەوتوو بن. بکەم باست لەوە کرد کە لە سەردەمی کۆرۆنادا ئەم فستیڤاڵە بەڕاستی بەڕێواچێت بەڕەوچوونی ئەم فستیڤاڵە لەم سەردەمەدا گرفتەکانی بۆم فستیڤاڵە جانی چۆن لێ کردو چۆن چارەسەریان کردووە بەشداربووانی خەڵک بینەر بۆ بینینی فیلمەکان کەم کراوەتەوە دووری کۆمەڵاتی پێڕەو کراوە هۆڵەکانی سینەماوە لێکراون لە چەند هۆڵێکدا فیلمەکان نمایش بکردن چۆنی ئەم میکانیزمەیان بەڕێوە بردووە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم شوێنەی کە فستیواڵی کورتە فیلمی ئەم ساڵی تیا بەڕێوەچی ئەوەیە کە ژمارەیەکی زۆر هۆڵی هەیە تقریبا 9 هۆڵی هەیە کە هۆڵەکانیشی زۆر گەورن بەڵام بەپێی ئەو بڕیاری کە بەرپرسانی فستیواڵەکە داویانە لە هەر هۆڵێکدا زیاترین کەسێک کە ئەتوانێت ئامادەبێت نیوەی ژمارەی زەرفیەت و توانای هۆڵەکەی یان ئەبێ ئەو دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیە پارێزرێ ئەمە کراوە بە بڕیارێکی یەکجار پەیڕەوە کرێ لێرە و ئەتوانم بڵێم فستیواڵێکە کە لە سەردەمی کۆرۆنا بە تایبەتمەندیەکانی سەردەمی کۆرۆناوە بە ڕاچاوکردنی ڕێنماییە تایبەتەکانی سەردەمی کۆرۆناوە بەڕێوەچی وەکو سەرەتایەک کە بتوانن بۆ فستیواڵەکانی تریش لە داهاتوودا تا لانیکەم سەردەمێکە کۆرۆنا مابێ ئەمە پەیڕەو بکەن و دەنگدانەوە و گرنگێکی تایبەتی بووە بۆ هونەرمەندانی ئێرانی کە توانیویانە دوای نزیکەی 1 ساڵ کە لە داخستنی هەموو چالاکیە هونەریەکان بەکردنەوەی ئەم فستیواڵە دەستپێکێک بێت بۆ کردنەوەی فستیواڵەکانی تر لە هەمان کاتدا لە بیریشمان نەچێت کە فستیواڵی کورتە فیلم و فستیواڵی فیلمی دۆکیومنتی و ئەوانە جیاواز لە فستیواڵی فیلمی درێژ کە فستیواڵی فیلمی فەجرە کەمتر لە ناو خەڵکدا پێشوازی لێ ئەکرێ وەکو ئەو فستیواڵانە بەڵام ژمارەیەکی تایبەت بینەری خۆی هەیە کەروە کە ئاماژەم پێدا بەهۆی ژمارەی زۆری هۆڵەکانی ئەم فستیواڵەوە کە هەموو هۆڵەکانیشی هۆڵی گەورن توانیویانە تا ڕادەیەکە و گرفتە چارەسەر بکەن و بتوانن فستیواڵێکی باش لە سەردەمی کۆرۆنادا کە گرفتیش بۆ خەڵک دروستەکە بەڕێوە ببەن. وەکو دوایین شتێک کە پێم خۆشە باسی بکەین خەڵاتەکانی ئەم فستیڤاڵە چی کەمترە یان زیاترە لە خەڵاتە جیهانیەکان؟ ڕاستیەکەی ئەوەیە کە لە ئێرانە فستیواڵەکان
تا ئێستا نەیانتوانیوە لە ڕووی مادیەوە لە ئاست فستیواڵە جیهانیەکاندا دەرکەون. خەڵاتەکانی بۆ نمونە 3000 دلارە بۆ فیلمە سەرکەوتووەکان کە ئەتوانم بڵێم لە ئاست فستیواڵە جیهانەکانە ڕقمێکی زۆر نییە، بەڵام گرنگی ئەوەیە کە فیلمێک کە لەم فستیواڵەدا سەرەکەوێ سەرنجیش کۆمەڵە کەس بەخۆی بەدوای خۆیدا ڕاکێش چ لە فستیواڵە نێودەوڵەتیەکان چ لەو کەسانەی کە ئەتوانن ئسپانسری ئەو کەسانە بن بۆ فیلمەکانی داهاتوویان. یعنی خەڵاتەکە خەڵاتی ڕاستەوخۆی فستیواڵە، بەڵام خەڵاتی ناڕاستەوخۆیشی ئەبێت لە ڕێگەی کەسانەوە کە ئسپانسریانەکەن یا ڕاکێشن بۆ فستیواڵ نێودەوڵەتیەکان دەتوانێت دەرگایەکی باش بۆ فیلمساز و دەرهێنەرانە کە بتوانن ئەم دەرفەتە بەکاربێنن بۆ فیلمەکانی داهاتوویان. سامان سلێمانی پایامنەرمان لە تارانەوە لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی کورتە فیلمی تاران. سوپاس بۆ زانیاریەکانت، دەست خۆش بێت.